بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست پەرلەمانی عێراق لەسەر پرۆژە یاسای بودجێ عێراق بۆ ساڵی 2019 کۆبووە لە کۆبوونەوەکەشدا وەزیری دارایی ئامادە بوو باوتەی پەرلەمانتارن وەزیری دارایی لە کۆبوونەوەکەدا ڕایگەیاندووە پێراچوونەوە بە پرۆژە یاسای بودجێ عێراقدا دەکرێت بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی مەحموود شێخ وەهاب شارەزا لە کاروباری عێراق لە ئەورەی شەوە زانا ڕۆستای ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق تاوتوێی ڕۆڵی نوێنەرانی کورد لە زیادکردنی پشکی هەرێم دەکەین سەرەتا راپۆرتێک دەبینی. پارلەمانی عێراق بە ئامادەبوونی وەزیری دارایی تاوتوێی بودجەی 2019 عێراقی کرد. پرۆژە یاسای بودجەی 2019 کە ئێستا لە پەرلەمانی عێراقە ناکۆکی گەورەی لەسەر و تاوەکو ئێستا خوێندنەوەی یەکەمی بۆ نەکراوە. هەر یەکە لە کورد و سوننە و نوێنەرانی پارێزگای بەسرە ناڕەزایەتیان لەسەر پرۆژەکە هەیە. نوێنەرانی کورد پشکی هەرێم لە پرۆژە یاسای بودجەی عێراق بەکەم دەزانن کە لە سەدا 12.67 و داوا دەکەن ڕێژەکە زیاد بکرێت. بەپێی بە دوواداچوونەکانی ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە ئاماری وەزارەتی پلاندانانی عێراقدا هاتووە ژمارەی دانیشتوانی عێراق 38,124,182 کەسە. لەو ڕێژەیەش ژمارەی دانیشتوانی هەرێم 5,309,292 کەسە و دەکاتە ڕێژەی لە سەدا 13.9. ئەو پەرلەمانتارە دەڵێت پشکی هەرێم بە گۆترە دانرا و دەبێت زیاد بکرێت. بەو پێش بێت پشکی هەرێم 10 تریلیۆن دینار تێدەپەڕێنێت. هەرچی نوێنەرانی پارێزگا سونیەکانیشە نیگەرانن لە پرۆژە یاسای بودجەی عێراق و داوا دەکەن بودجەی پێویست بۆ ناوچە ئازادکراوەکانی ژێردەستی داعش دابنرێت. نوێنەرانی پارێزگای بەسڕەش خوازیارن لە بودجەی ئەمساڵ ئاوڕی جدی لە پارێزگاکەیان بدرێتەوە و پشکی پترۆدۆلاریشیان بۆ سەرف بکرێت. سەرەڕای تێبینیەکانی پارلەمانتاران حکوومەتی عێراق داوای کرد پرۆژە یاساکە نەگەڕێتەوە بۆ حکوومەت و لە ناو پارلەمان چارەسەری بۆ بکرێت. بۆ ئەو پرسەش ئێستا لیژنەیەک لە حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراق پێک هاتووە بۆ پێداچوونەوە بە پرۆژە یاساکە. لیژنەکەی حکوومەت پێک هاتووە لە وەزارەتەکانی دارایی و پلاندانان و نەوت بە سەرۆکایەتی فواد حسێن وەزیری دارایی. لیژنەکەی پەرلەمانیش لەلایەن محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمان سەرۆکایەتی دەکرێت و ئەندامانی لیژنەی داراییشی تێدا بەشدارن. وا بڕیارە لیژنەکە یەکشەمەی داهاتوو لەسەر پرۆژە یاساکە کۆ ببنەوە. بە پێی زانیاریەکانیش لە کۆبوونەوەی پەرلەمانی عێراق فواد حسێن وەزیری دارایی بەڵێنی با پەرلەمانتاراندا پێداچوونەوە بە پرۆژە یاساکەدا بکەن. بە پێی بەیاننامەیەکی وەزارەتی دارایی عێراق فواد حسێن ڕایگەیاند پرۆژە یاساکە لەلایەن حکوومەتی پێشوو ئامادەکراوە و دەبێت هەندێک گۆڕانکاری تێدا بکرێت بۆ ئەوەی لەگەڵ بەرنامەی نوێی حکوومەت بگونجێت. پرۆژە یاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2019 لە ڕۆژی 24 مانگی ڕابردوو ڕەوانەی پەرلەمانی عێراق کراو بە 132 تریلیۆن دینار خەمڵێنراوە. پشکی هەرێمیش لە پرۆژە یاساکەدا دوای دەرکردنی خەرجی سیادی و حاکیمە بە لە سەدا 12.67 دانراوە کە کاتە 9 تریلیۆن و 301 ملیار دینار. لە بەرامبەریشدا دەبێت هەرێم ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت ڕادەستی کۆمپانیای سۆمۆی عێراقی بکات. جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاک مەحموود بەخێر بێن سەرتە لە بەڕستنەوە دەست پێ بکەین پێتان وایە ڕۆڵی نوێنەرانی کورتی پەرلەمانتار چی وەزیر سەرۆک کۆمار چیە لە مەسەلەی داکۆکیکردن لە پشکی هەرێم لە بودجە دەبان. سەرەتا زۆر سوپاس بۆ جەنابەت هەروەها سڵاو ڕێزم بۆ بینەرانی خۆشەویست و بۆ برای بەڕێزم کاک زانا. طبعا لە ڕۆڵیان تا ئێستا طبعا پێشترەمە پرۆژەیە خۆت زانی یاسای پرۆژەی موازنەی عێراقی ئەن یاسایەکە ساڵانە گۆڕێ ئەم ساڵانە خۆی مەفروض وایە لە ئەخیرا حسابی ختامیشی لەگەڵا بێت کە لە کوردستانە خۆ زانی و شتانە هەر نازم چەندین ساڵ هەر نەماوە بەڵام لێ هەر باشترە تا ئێستا هەرماوە. ساڵانە ئەم یاسایەکی هینە ینی بۆ وەقتیە بۆ 1 ساڵە دیە و ئەڕوا. طبعا ئەم پرۆژە یاسایە لە پێشتر ئامادەکراوە لە حکوومەتەکەی عەبادی ئامادەکراوە. حتا ملاحظات هەیە لەسەر عادل عەبدولمەهدی کە پرۆژەیە وایە خۆی
هینی بکردە ئامادەی بکردە ئەم پرۆژه یاسایە ینی ئەنجومەنی وەزیرانی تازە ئەو پرۆژه ئامادە بکردا بیناردایە بۆ پەرلەمان و هەندێک کەس ئەڵێ تەبانەمە جۆرەکە لە خۆ دزینەوە لە هەندێک کێشە و مەسائلی ئەحراجی بەنسبەت بەشێک لە هەم بەرامبەر بە کورد و هەم بەرامبەر بە سونە و هەم بەرامبەر بە حتا شیعیش خۆزان کێشەی بەسڕایش ینی وەزعی بەسڕایش و کێشەی پترۆ دۆلارۆمانە هەرحاڵ ئەوەی کە کورد دەوری ئەو برادرانی کورد لەوێ چی لە سوڵتەی تشریعیە و چی لە سوڵتەی تەنفیزیە تا ئێستا طبعاً ئەوەی کە گرنگەتیایە وەزیری دارایی تەوان لە کووردە تا ئێستا بۆ بادەرێکی ئۆتۆمان نەبینیوە خۆ چاوەڕوانین مەسەلەن ئەو بادەرەیە چی یەکرێتۆمانە ئەو لوژنە حکومیش داوای کردووە کە ئەو پرۆژەیە نەگەڕێتەوە بۆ حکوومەت دووبارە بەعتبار لەوە لە ئەم هینەی تەشریعیەکەمە بکەوێتە باشە بەس پێ دوای بگەڕێنرا بۆ حکوومەت باشتر بوو ینی بەس هۆکاریەوەی کە ناگەڕێتەوە بۆ حکوومەت چییە ینی چکە وەزیری دارایی ئەمڕۆ ناو پەرلەمان باسیرەوەی کرد بۆی کەمی کاتە بەس پێ دوای بۆی کەمی کاتە یاخود هۆکاری ترەوەی کە حکوومەت ناوێن پرۆژە جارێکی تر بگرێتەوە بۆ حکوومەت دەیەوێت لە ناو پەرلەمان چارەسەر بگرێت ئەزان چۆنە خۆی کەمی کات ڕاستە کەمی کات هەیە لە ئارا بەڵام لە ئەساسا لەوە چی ئەمە جۆرێک بێ لە هەستەکەی مەسەلەن سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ ئەوان کە بمێنێتەوە نەڕوە هەستەکەم تەنسیقەکەی ینی جۆرێک لە تەنسیقی ژێربەژێری لە بینی ئەنجومەنی وەزیرانە بەتایبەتی عادل عەبدولمەهدی خۆی و لەگەڵ سەرۆکی پەرلەمان و ڕئاسەی پەرلەمانە و هەندێک لە ئەحزابەکانی ترشە جۆرێکە لە ئەوەی کە ینی هەستەکەی بەدەل لە وەختە دەهینەکە کاتەکەی خۆی ژێربەژێریش بابەتێکی تر هەیە بۆی نەگەڕێتەوە بۆ حکوومەت ئەچەنەکو باسمەکەی پرۆژەی عادل عەبدولمەهدی نییە بەڵام ئەو لوژنەیە بەعتبار ئەوانەی داوایان کردو با بڵێن لەوێ نوێنەرانی کورد بەگشتی هەم لە ئەوەی لە سوڵتەی تەنفیزیە هەم لە یاسادانان با بڵێن داوایان کردووە کە ئەگەر بواری مەجاڵی تیابێ بۆ ئەوی بتوانێمە پشتی هەرێم قالیم حتا محافەزاتوانە بە شێوەیەکی گشتیوانی کە غەدرە نەکرێت زیاد بکرێ ئەوە کێشەی نییە بگەڕێتەوە ینی نەگەڕێتەوە بەڵام گەر لەو حاڵەتا ئەگەر ئەو بۆ کێشە و مەفروض وایە بگەڕێتەوە چکە خۆ دەزانی ئێستا زۆڵمێکی زۆر گەورە کراوە لە هەندێک مەسایلە بەگشتی لە پرۆژە بودجەکە گەر سەیری بکەین بەڵێ سوپاس دەکەم دەتەگەڕێم وڵای بەرز کاکزانە زۆر سوپاس بۆ بەڕێزیشتان دەمەوێت سەرنجی بەرز بزانم لەسەر مەسەلەی پشکی هەرێم لە یاسای پرۆژە یاسای بودجێ عێراقەوە لەسەر ئەوەی کە بە دیاریکراوی ئەمساڵ جیاوازە ساڵانی ڕابردوو لیژ نەپێکاتووە لە حکوومەت و لە پەرلەمان بۆی پرۆژەکە نەگرێتەوە لە ناو پەرلەمان چارەسەر بکرێت پێ دوایە ئەمە چارەسەرێکی باش یاخود بگەڕێنرا بۆ حکوومەت نوێرانی کورد فشاریان کرد ئەمە باشتر بوو بە ناوی خوای گەورە مێرەبان سڵاو ڕێز بۆ جەناب تو بینەرانی بەڕێز و کاک محەممەدی عەزیز زۆر سوپاس بێگومان یاسای بودجە یاسایشی بنەڕەتیە لە وڵات و عێراق هەموو گرنگێکی زۆر تایبەتی بەم یاسایەدا بەشێکەکەین پرسیارەکەت پەیوەندی بە بەشی هەرێم بوو لە یاساکە تەمان لە یاسای بودجەی 2018 چۆن بە 12.6 دیاری کرابوو لە پرۆژە یاسانوێکەش بە هەمان شێوە ئەم ڕێژەیە دووبارە بۆتەوە گۆڕانکاریی ئەوتۆی بەسەردانە هاتووە ڕەنگە لە تەفاسیلەکان لە نەفقاتی سیادی بڕگەی تازەش زیاد کرابێ بە تایبەتی لە بواری قەرزەکانەوە ژمارە قەرزەکان زۆر زۆرە پشتی کورد گۆڕانکاریی ئەوتۆی بەسەردانە هاتووە هەر ئەوەی کە حکوومەتەکەی حەیدەر عەبادی قەنەعەتی پێ هەیە هەر ئەوە خراوەتە ناو پرۆژە یاساکە سەبات بۆی کە ئایا بگەڕە بای حکوومەتیان نەگەڕابەوە باشتر بوو طبعاً حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی دەزانێت بودجە یاسای بودجە ئیشکالیاتی زۆری تێدایە پێ ئەچێ عادل عەبدولمەهدی بە خۆی حەزی نەکردە خاوەنی ئەو پرۆژەیە پێی خۆش ئەم پرۆژەیە لەسەر حکوومەتەکەی ڕابردوو ئەژمێر بکرێتن بۆیە ئەنجومەنی وەزیرانی ڕابردوو کاتێک کە پرۆژەکان تەواو کرد ئامادەیان کرد بۆ ناردن حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی وەکو خۆی ناردی بۆ پەرلەمان بێدەستکاری ئەوەش کۆمەڵێک گلەی و گازاندەی کورد و سونە و شیعە و بەسڕا و ئەوانە لە کۆڵ خۆیەکاتە دەخاتە سەر ئەستۆی حکوومەتی ڕابردوو و تۆپەکە خاتە مەیدانی پەرلەمان حەز ناکە ئەم پرۆژەیە بگەڕێتەوە بۆ لای ئەنجومەنی وەزیرانی نوێ بۆ ئەوەی بیگونجێنن لەگەڵ بەرنامە سیاسیەکەی ئەم حکوومەتە تازەیە کە هێشتا نیوەچڵە و بەشێک لە کابینەکەی پڕ نەکراوەتەوە بۆیە مەسەلەی وەقتیش ئەو جەدوڵە زەمانەی کە دانراوە بۆ پەسەندکردنی بودجە لە عێراقدا هەوڵ ئەدرێ پابەندی پێوە بکرێ هەر لە مانجی نۆوە
کردارەکانی ئامادەکردنی بودجە دەست پێ ئەکات لە مانجیدا کە دێت ئەگاتە پەرلەمان ئەبێ پێش تەوابوونی مانجی 12 یان لە کۆتایی مانجی 11 یاسای بودجە پەسەند بکرێت ئەگەر فریان نەکەوتن لە ناو مانجی 12 بێ پەسەند بکرێ و پشتی پەرلەمانی ڕابژیرێکەوەتە هۆکاری زەمەنی کاریگەریش خۆی هەبوو لەوەی کە نەگەڕێتەوە بۆ حکوومەت هۆکاری دۆمیشتێکی پێشتر باسم کرد ئەم پرۆژەیە زیاتر لە حکوومەتەکەی حیدرئابادیەوە تعبیر لە حکوومەتی ئەو دەکات ئەو نادیەتی عادل عەبدولمەجید نایەوێتن ئیحراز بێ بەرامبەر کورد و سوننە و حەوزەکانی باشوور ئێستاش ئەو لیژنەیە کە پێک هاتووە ئەو لیژنەیە چارەسەرێکی باشە بە تایبەتی وەزارەتە پەیوەندیدارەکان ئەوانە نە وەزارەتی دارایە و پلاندانانە وەزارەتی نەوتە ئەم سیانە دەتوانن ئەگەر دەستکاریەک پێویست بێ لە یاساکە بیکەن و لایەنەکانی ناو پەرلەمانیش بە هەمان شێوە دەتوانن پێشنیارەکانی خوان بخەنە کار بەنسبەتی کورد ئەگە پرۆژە یاساکە لە حکوومەت بێ نوێنەرانی کورد لە ناو حکوومەت ئەرچیانەکەوێتە سەر کە هەوڵ بدەنە پرۆژە یاسا بە شێوەیەک دەربسێت ئەنجومەنی وەزیران کە لە بەرژەوەندی کورد بێ بەڵام کە لە ئەنجومەنی وەزیران دەرسوو لە دەسڵاتی وەزیرەکان نەما دێتە پەرلەمان لە پەرلەمان ئەرکەکە قورسترا هەتا لە قۆناغێکی پێشتر چارەسەری گرفتەکانی بودجە بکرێ باشترە بەر لەوەی بگاتە پەرلەمان چونکە کە هاتە ناو پەرلەمان زۆرینە و کەمی ناخوا بێگومان بارودۆخی کوردیش ئەوەندە بەهێز و پتەونیە کە بتوانێت بەرگری لە بەشەکەی خۆی بکە لایەنەکانی تر پێیان وایە کورد زیاد لە حەقی خۆی پێدراوە و پارێزگاکانی تر مەغدورترن لە کورد بۆیە لە ناو پەرلەمان سەختە گۆڕانکاری دروستکردن لە یاسای بودجە بەڵێ ئەی وەکو وەزیری دارایی ینی بەرپرسیارەتی ئەو چییە کە بەرەز وتە دەم پرۆژە یاسایە لەنان کابینەی پێشوو ئامادەکرا بەس خۆی 24 دەکەنێر دراوە لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران کە وەزیرە تازەکانیش تێدا بوون و نێدراوە و پەسەند کراوە ینی بەرپرسیارەتی ئەوانیشی تێدانی نردنیەم بودجەیە ئێمە بۆ منە ناڕزایەتێکشمان نەبینی لەلایەن مەسەلەن کورد ئەگەر نیگەران لایەن سوننەکانیش بە هەمان شێوە بێگومان ئەگە وەزیرە کوردەکان ئەو دوو وەزیرە کە سوێندی یاساییان خواردووە لە ئەنجومەنی وەزیران ئیمزایان کردبێ لەسەر پرۆژەکە و ڕەزامەندیت دەربڕی بێ لەسەر نردنی بۆ پەرلەمان ئەوان ئەکەونە ژێر بە پرسیاری لەلایەن خەڵکی هەرێمی کوردستانەوە کە چۆن ڕازی بوونە لەسەر پرۆژە یاساشیوە بە ئیمزای ئەوان تێپەڕێ بە پەرلەمان هەر نەبا دەبا هەڵوێستێکیان هەبایە هەر نەبا دەبا بە نەخێر لە ناو ئەنجومەنی وەزیران دەنجیان دابایە من تا ئێستا زانیاریم نییە کە ئەو دوو وەزیرە کووردا ئایا پشتگیری پرۆژەکەیان کردووە یان نەیان کردووە یان بە چ ئالێتێک پرۆژەکە هاتووە بۆ ئێستاش وەزیری دارایی دەسەڵاتەکەی نەماوە چونکە پرۆژەکە لە وەزارەتی دارایی تێپەڕیوە گەیشتۆتە ئەنجومەنی وەزیران لەوانیش تێپەڕیوە گەیشتۆتە پەرلەمان کەواتە ڕەنگە لە قۆناغی سەرەتایی وەزیری دارایی کاریگەری هەبوایە لەسەر دەستکاریکردنی بڕگەکانی یاسای بودجە بەڵام ئێستا ناتوانێت بەم شێوەیە دەستکاری بکات پرۆژەکە ئالۆسترە بەڵێ سوپاس دەکەم دەتەکەم بۆ لای بەرز کاک محەممەد سەبارەت بۆی کە بەڕست و کاکزانش باستان لەوە کرد کە هۆکاریەوەی کە نەگەرانەوەی بودجە بۆ حکوومەتی عێراقیەوەی کە عادل عەبدولمەهدی دەوێ و نیگەرانێنی کە هەیە لەسەر خۆی لابەرێت بەڵام پێ دوایە چۆن دەکرێت ینی بودجەیەک ئامادە بکرێت لەگەڵ کارنامەکەی نەگونجە کارنامەی حکوومەتەکەی لە کاتێکە بانگشێو دەکرد کرامە حکوومەتێکی مەسەلەن تەکنۆکرات و جیاوازە لە حکوومەتەکانی ڕابردوو ئەسانی چۆنە دیعای هەندێشت فەرقی هەیە لەگەڵ واقعی خۆیان مەسەلەن بۆ لە سەرەتاوە ویستی کۆمەڵەشت بکە بەڵام ئەو شتانی بەدەستەوە نەهات بەڕاستی مەسەلەن حکوومەتێکە دووبارە محاسەسەیە تائیفیە تەکنۆکرات نییە ئەگەر لەوە چ دوانێکی وە پێم وایە سیانە سواریتیایە تقریبان ئەوانە لەو ئاستی هینان بەڵام دووبارە گەڕایە بۆ ئەو بەزمانی جاری جاران ئێستا شتێکم کەوتبیر ئەو جارێک هەر باسم کرد لە هینەکە کاتی خۆی حکوومەتەکەی برێمەر کە بە تەعینات بوو بۆ محاسەسە بوو 22 وزارەت بوو سیانزەی دانابوو بۆ شیعە 5 دانابوو بۆ سوننە 3 دانابوو بۆ کورد پێماوە ئەمە کردی 21 وابزانم یەکێکی دانە بوو ئەقلیات ئێستاش ئەم حکوومەتەش هەر بە هەمان شێوە بە محاسەکەی ڕۆشتووە اینجا خۆی یەکی لە کێشەکانێک لە سەرانسەری دنیا زۆربەی زۆری دەستورەکانی دنیا کە تەکیل لەسەر
ئەو کەسە ئەکا نوێنەری ئەو کتلە زۆرینەیە ئەکا بۆی حکومەت تەشکیل بکە لەسەر ئەساسی ئەوەی کە چکە ئەم لەکوێیە لە سوڵتەی تەنفیزیایە لە بەرامبەری سوڵتەی تەنفیزیا چی هەیە سوڵتەی تەشریعی هەیە ئەم دوانە دائیمە هەم لە بەرامبەر یەکتری ئاوەستن هەم ئەبێت تەزامنێکە بێ لە بینایی وڵات ناڕاو بڕێوە بە تایبەتی لە نظامی پەرلەمانی سیستەمی پەرلەمانیە بێ تەزامن لە بینی سوڵتەی تەنفیزی و تەشریعی و قەزاییشە هەبێ بەنسبەت عادل عەبدولمەهدیەوە ئێستا ئەو جانبەی زۆر لاوازە ئێستا بەنمونە لە ئەمریکا کە 2 ساڵ جارێ خۆ دەزانی 2 ساڵ جارێ هەڵبژار نەکرێت لە ئەمریکا تەمان خۆزانی شیوخ 6 ساڵە نوابیشان ئەمریکا 2 ساڵ جارە هینەکرێت بە کاملی هینەکرێتەوە هەڵبژار نەکرێتەوە بۆ نواب لەو فترەیە کە مەسەلەن ڕئیسێک دەرەچێ کە ڕئیس تەمەنەکەی 4 ساڵە هەمیشە دەستی لەسەر دڵیەتی لە هەڵبژاردن 2 ساڵەکەی تران نەدۆڕێ لە جەماعەتەکەی لە سوڵتەی تەشریعیە نەدۆڕێن یا لە شیوخا نەدۆڕێن لە نوابە نەدۆڕێن بۆ چکەمێتە گرفت لە بەرامبەریە زۆر شتی تر لە بەرامبەری ئەوەستێت یعنی بۆیە کلێنیابی زۆری نەیەت بۆ ئەوەی ئیشەکانی بە ئاسانی ڕایی بێ لە سوڵتەی تەشریعیە یعنی ئەگەر خاصن لە دەوڵەی فیدراڵی کە عێراق خۆی دەوڵەی فیدراڵی بەڵام ڕوکنێکی ئەساسی مەفقودەتیایە کە مەجلیسی اتحادە یعنی وایە با بڵێن بە هینەکەی خۆمان بڵێن بۆی لە یەکتری تێبگەین شووخی نوقسانە با بڵێن بۆیە عادل عەبدولمەهدی لەم جانبەوە نوێنەری کتلی یعنی خاوەنی نازانم لەوە چێک هەر کەسیشی نەبێ لێ نەکا ئەو چەند کەسێکیشی هەبێ مەسەلەن یعنی بە نمونە ئەمە یەکێ لەو کێشانەیە کە هەیەتی و دەستوریان خۆی ئەبێ لەوە چێکە دەستوریان باشترێکی ملاحەزاتی لەسەر یعنی علامەت استفهام بکەی لەسەر ئەم بابەتە چکە کتلەی نوێنەری کتلەی نیابی گەورە نییە ئەو لە دەستوریەوە سەرەتایەکی باشە مەسەلەن خۆی سەرەتایەکی باشە بەڵام مۆسمەوە کە بەنسبەت بودجەکەوە ینی ئێستا بۆ نمونە ئەوان ینی بۆ نمونە وەزیری دارایش باسی لەوە کرد و کەمە لەگەڵ حکوومەتی نوێ ناگونجێ کە نوێ ناگونجێ بۆچی نایگەڕنەوە مەسەلەن گۆڕانکاری باش تێناکە بۆی لەگەڵ ئەم بەرنامەی حکوومەتە بگونجێ کە حکوومەتێکی نوێیە بەڵە خۆی مەفروض وایە ئەم خۆی بیکردایە بەڵام دیارە نازان بە هەندێشتی کاتۆکە تاخیر بووە چکە بۆ ئەوەی خۆی بودجە چیە ینی ئیراداتە لەگەڵ لە بەرامبەرەکەیە نەفەقات و مەسروفات و مانێ خۆی لە بدایەتە لەو پرۆژەیە کە ئێستا کورتینانی تایە تقریبا نازانم ڕێژێکی زۆریش نزیکەی 30 میلیارد شتێکی وە لە کورتینان تایەتی لە بین ئیرادات ومانە ئەوەی کە دیارە مەفروض بوو خۆی بیکە بۆی بگونجە لەگەڵ ئەو بەرنامەج ئەو منهاجە وزاری کە خۆی دایناوە منهاجێکی وزاری دوورودرێژی دانەوە تەفاسیلی شتێکی ئینشایی زۆر دوورودرێژ زیاد لە 100% زیاترە پێم وایە بەڵام تر بەداخەوە بابەتەکە وای لاتەوە جۆرێک لە ئەوەی کە لە هەنگاوی یەکەمە هەستەکەی جۆرێک ئەوێ بە شەرمنانە بێتە پێشەوە و خۆی بدزێتەوە لە هەندێک بابەت کە بەڵێ بەس نوێ بەرپرسیارەتی بۆ نمونە وەزیری دارایی ئەوەی کاکزانەوتی کە ئێستا مەسەلەن پرۆژەیە مەسەلەن چۆتە پەرلەمان و وەزیر دارایی ڕەنگەوەکو پێویست دەسەڵاتی نیە بەس نیارە بەرپرسیارەتی نییە لەم بارودۆخەش کە چکە سەباز لەوەکی کە وەزیری دارایی سەرۆکی ئەو لیژنەیە کە حکوومەت پێکێناوە لەناو پەرلەمانە ئی بەرپرسیارەتی وەزیری دارایی چێت بکات ڕاستە قسەکەی کاکزانە ڕاستە بەڵام لە هەمان کاتە بیرمان نەچێ ئەو لژنانی کە دانراوە لە وزارەتی تەخطیط پلاندانان لە وزارەتی نەوت وزارەتی داراییشی تایە باعتبار ئێستاش وزارەتی دارایی هەر دەوری هەیە ناو پەرلەمانە خۆشی سەرۆکی لیژنەکەی ینی سەش هەر تەواصلی هەیە بەڵام با بڵێن لە هینی ئەساسی لە سنووری ئەساسی خۆی دەرچووە لە بدایەتە بەڵام ئێستا بۆ تەلەڤیزیۆن و لیژنەکاری خۆزانی هەموو شتێک بەدەستی ئەو نییە بۆ تەلەڤیزیۆن و پەرلەمانێکی لەگەڵایە خۆزانی پەرلەمانی شتێک بیەوێ ئێستا زۆرینەی پەرلەمانتارەکان پێم وایە ئەوەی کە وەکو ئەندام پەرلەمان یعنی ویستێک هەبووە کە بگەڕێتەوە بەڵام هەستەکەی سەرۆکاتی پەرلەمان ینی تەنسیقێکی هەبوو لەگەڵەوەی لەگەڵ سوڵتەی تەنفیزیان لەگەڵ عادل عەبدولمەهدیە بۆ ئەوی نەگەڕێتەوە و جۆرێک لە مراعات دوای کە لەناو پەرلەمانە کورد وەکو زۆرینە و کەمی ناتوانێت هیچ بکە بەڕێکەوتنەوەی بۆ نمونە ئێمە لە 329 کورسی پەرلەمانی عێراق 58 کورسی کوردە ینی پێ دوایگە بەڕێکەوتنێ بە زۆرینی و کەمینی ناتوانێت هیچ بکرێت لەناو پەرلەمان بۆ مەسەلەی بودجە ئەزانین چۆنە خۆی طبعا عێراق خۆ دەزانین بابەتێکی تەوافقیە لە عێراق خۆ دەزانین تا ئێستا عێراق دەوڵەتێکی تەوافقیە لە زەعیفترین دەوڵەتەکانی دنیاش ئەو دەوڵەتانن کە دووری تەوافقیە و لوبنان لە تەنیشتمانەوە حاڵەتی خۆ دەزانین ئەمەی کە ئێستا ئەگوزەرێ لە عێراقا بەپێی ینی خۆ نظامێکی پەرلەمانیە سیستەمی سیاسی پەرلەمانیە دەوڵەتەکەش دەوڵەتێکی فیدراڵیە وایانە ئەمە هەمووی بە تەوافقات و بە اتفاقات هاتووە ئینا نا سەرۆک لە ڕئیس لە کوردە بێ سەرکۆمان نا
ڕئیسی وزرا لە شیعە بێنە لە سونە بێ یعنی ئەمە شتێکی تایبەتە لە عێراقا ئەڕاتەوە بۆی اتفاقات دەورە بینە بەڵام کێ ئەو کەسی اتفاقەکە کێ ئەوەی کە دانوستانەکە مەسەلەن ئەو کاتە ئەو مەسەلەن ئێستا پارتی یەکێتی بوونەتە واقع حاڵی ئەوەی کە لەگەڵەوە هەدانیشن پارتی یەکێتیش ئەوەی کە بینی پێشتر چیان کردووە یعنی ئەمان لەبەر ئەوەی ئەو ڕێز و حرمەتەی جارانیان نەماوە و کاتێک تۆ لە ناو میلەتەکەی خۆت ڕێز میلەتەکەی خۆت ڕێز لە تۆ نەگرێ ئیتر چۆن دەوڵەتێکی تر با بڵێن دەوڵەتی مرکزی هەمیشە کێشە هەیە ئەگەر ئێمە ینی ئەگەر کوردیش نەبین یان با بڵێن هەرێمی کوردستان کوردیش نەبێ هەر کێشەی هەیە لەگەڵ دەوڵەتی اتحادیە چکە خەستەتی دۆلی فدرالی وایە ویلایەتەکان بۆ ململانەیەک منافسەیەکی شەریفانە هەیە لە بینی ویلایەتەکانە لە بینی مرکزیشە هەمیشە بەرداوام حاڵەتە بۆی ئەوەی کە ئەمانەی کە ڕۆشتون بۆیە گرفتەکە لەوایە لە بینی پارتی یەکێتیە مەسەڵەن بوونە پارتی یەکێتی هەرێکە بە تەنیا و ژێربەجێری ئیشی کردووە بۆ نمونە کە نائیبی یەکە دووەمیان دانا لە پەرلەمانی عێراقیە یەکێتی ئەڵێ ئەوان بە دزیوە کردویانەوە و سەربەخۆ کردیانەوە بەجیا کردیان بە تەنسیقی ژێربەجێری کردیانە ئەوانش ئەڵێن ئێوە لە سەر کۆمارەکە گۆڵتان کردو لە ئێمە یخۆ مقابلەکەشی دەولەی اتحادیە دەولەی فدرالی خۆ بەم کێشەی ئەزانێت کە بەم کێشەی ئەزانی ئەو حرمەتە ئەو حسابە ناکا بۆ هەرێمێک کە ناوی هەرێمی کوردستانە طبعا لەکوێ زوڵمی لێکە لە بەرەوەی لە بەرامبەر یاوەکو تۆ مەردانە نەوەستاوی ئەویش ئەو جۆرەکارانت لێکا کە زوڵم لە هینەکان لە بودجا زوڵم لێکە سپاس دەکەین کاک زانک بگرم لای بەڕێزت بە دیاریکراوی دەسەڵاتی پەرلەمان چیە لە مەسەلەی بودجەیە ینی پەرلەمانتار دەتوانن هیچ زیاد بکەن بۆ نمونە پشکی هەرێم زیاد بکەن یاخود ئیلا دەبێت لەگەڵ ئەو لیژنەی حکوومەتە ئەم پشکە زیاد بکرێت ینی جێگەرێکی شەیە کە پشکی هەرێم زیاد بکرێت لە 12 بۆ 13 چووکە باز دەکەی بەپێی ئاماری وەزارەتی پلاندانانی عێراق هەرێمی کوردستان لە 13 دانیشتوانی عێراق پێک دێنێت پرسیارەکە زۆر گرنگە کاک حەشیم لە بەرەوەی خەڵک بابزانێ پەرلەمان دەسەڵاتی زۆری نییە لە یاسای بودجەی عێراقیدا بە بەڵگەی ئەوەی لە ساڵەکانی ڕابردوو پەرلەمان هەوڵیدا گۆڕانکاری زۆر بکات لە یاسای بودجە بەڵام کاتێک کە حکوومەت لە بەردەم دادگای فیدرالی تانەی لە یاسای بودجەدا دادگای فیدرالی لە بەرژەوەندی حکوومەت ئەو گۆڕانکاریانەی کە پەرلەمان کردبووی هەڵی وەشاندەوە بە شەشی زۆری بۆیە دروستکردنی لیژنەیەکی هاوبەش واتە ئەم گۆڕانکاریانە بە قەنەعەتی حکوومەتیش ئەنجام بدرێن بۆی دوایە تانەی لێنەدا ڕێگایکی زیرەکانەی ڕێگایشی باشە بە گشتی پەرلەمان مافی مناقەلەی هەیە گواستنەوەی هەیە لە نێوان بەندەکانی خەرجی یان داهاتان خەرجی زیاتر بە ڕێژێکی دیاریکرا و بگوازێتەوە لە بەشێک بۆ بەشێکی تر لە فەستێک و فەستێکی تر لە هەندێک شوێن بۆ هەندێک شوێنتر ئەمانەی لە دەدەسەڵاتدا هەیە بەڵام گۆڕانکاری گەورە بۆی نییە هیچ مەبلغێک زیادکە بۆ نەفقات ئیلا دەبێت لە بەرامبەری لە ئیرادات مەبلغەکە هەبێ کەواتە دەسەڵاتی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق و دەسەڵاتی ئەنجومەی نوێنەران لە یاسای بودجە دەسەڵاتێکی دیاریکراوە ناتوانێت مەبلغ زیادکە دەتوانێت تا ئەندازەیە گۆڕانکاری بکات لە بەشەکان لەوێ بگوازیتەوە بۆ شوێنێکی تر هەر بۆیەش ئەو لیژنە هاوبەشە چارەسەرێکی باش بوو لەم قۆناغا چونکە ئەگەرات و ئەم دەستکاریکردانە بە قەنەعەتی حکوومەتیش بێت بە قەنەعەتی هاوبەش بێ ئەو یاساکە بەبێ گرێت تێپەڕێوە لە داهاتوودا کەستانەی لێنادە بەردەم دادگای فیدرالیدا بەڵێ بەڵام پێ دوایە پشکی هەرێم لەو لیژنە هاوبەشە زیاد بکرێت بۆ نمونە کە کورد هەم وەکو ئەوەی کە وەزیری داراییە لە حکوومەت نوێنەریە و ئەندامانی لیژنەی دارایی پەرلەمانی عێراقیش کە خۆیان ئەندامی لیژنە هاوبەشەکەن کە کوردی تێدایە پێ دوایە بتوانرێت بکرێتە لە 13 چووکە باز دەکەوەی کە ئێستا دانراوە 9 تریلیۆن و 301 ملیارە بەڵام ئەگەر حسابی ژمارەی دانیشتوان بکرێت بە پێی ئاماری وەزارەتی پلاندانان دەکاتە زیاتر لە 10 تریلیۆن دینار پێ دوایە دەتوانرێت ئەمە زیاد بکرێت نوێنەرانی کورد ئەتوانن زەخت لەسەر ئەوە بکەنەوە کە پێویستە پێوەرەکی زانستی بۆ هەموو پارێزگاکان وەکو یەک بەکاربهێنرێ بۆ نمونە ئامارەکانی وەزارەتی پلاندانان بکرێتە پێوەر ئەگەر ئەو کرابە پێوەر ئەو هەرێمی کوردستان 13 زیاتر 13 زیاتر بەراکەوێ مەبلغێکی باش زیادەکە بەڵام بەشێکی زۆر لە ئەوانەی کە لەسەر بودجە ئەنووسن پێیان وایە هەندێک لەو ڕێژانێک کە دانراون بۆ هەموو پارێزگاکانی عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە هەندێکی بە گۆترە دانراوە هەندێکی بە مەبەستی سیاسی دانراوە
پێوەرەشی زانستی ورد نییە هەرچەند ئەوان دەڵێت بە پێی ئامارەکانی وەزارەتی بازرگان نیە فۆرمی خۆراکە بەڵام لە ڕاستیدا ئەویش ڕێژەکە جیاوازە لە 12.67 بۆیە نوێنەرانی کوردەتوان زەخت لەسەر ئەوە بکەنەوە کە ئەو ڕێژەیە لەسەر چ بنەمایەک دانرا دەبێت بنەمایەکی زانستی هەبێ ئایا ئامارەکانی وەزارەتی پلاندانانە یان ئامارەکانی وەزارەتی بازرگانیە بۆ ئەو دوو ئامارەش لێک جیایە خۆ هەموو یەک حکوومەتە دەبێت وەزارەتی پلاندانان لانی کۆتای بێ کەواتە ئەمەلێکی بەسیط هەیە بۆی کە ئەندام پەرلەمانە کوردەکان بتوان قەناعەت بە لیژنەی حکوومەت بێنن و قەناعەت بە کوتلەکانی تریش بێنن کە پێوەری وەزارەتی پلاندانان بکرێتە بنەما بۆ حسەی هەموو پارێزگەکان و هەرێمی کوردستانیش ئەو کات دەتوانرێت و حسەی هەرێم زیاد بێت بەڵێ ینی پێ دوایە قورسە جارێکی تر ئێمە لە 17مان بەربکەوێتەوە ڕێژەکە بکرێتە لە 17 لەو هاوشێشە سیاسێکە ئێستا لە عێراقەیە لەو پێگەیەکە ئێستا کە کورد هەیەی لەو ململانەی حیزبیەکە لە نێو کوردەکاندا هەیە باردۆخەکە لە بار نییە بۆ هەرێمی کوردستان کە ئەو ڕێژەیە جارشکە لە بودجەی ساڵی 2019 بەرز بکرێتەوە بۆ 70% یان شتێک کەمتر نەخێر پێم وانییە بە هیچ شێوەیەک لە ئەنەکانی تر قەناعەت بەوە بکەن کە ئەم ڕێژەیە زیاد بکرێت ئەمانە دەرفەتێک بۆ بۆیان ڕەخسا لە ساڵی 2010 بەهۆی ئەو باردۆخەیە کە لە دوای ریفراندۆمەوە هاتە ئاراوە ئەم دەرفەتیان قۆستەوە بەکارێن ناو ڕێژەکەیان دەستیشان کرد ئیتر جارێککە نایەڵن ئەم ڕێژەیە بەرز بێتەوە بۆ 70% بەڵکو ئومێدێک لە کاتی ئەنجامدانی سەرژمێری گشتی دانیشتوان کە بڕیار وە لە 2020 ئەم سەرژمێری ئەنجام بدرێ ئەو کات ئەو ڕێژەیە گۆڕانکاریەکی بەسەردادێ بەڵێ سپاس دەکەین کاکزانە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبەرێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتر و تەختەی ئەرزی لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو دروستکردنی کەوانتر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس هەروەها دروستکردنی کەوانتری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدا بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە دنیا دیکۆر فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت ژمارەی تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37 فانسینێت تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت بێت بینەرانی بەڕێز کاک محمود بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بۆی کە تا چەندێک بۆ مەسەلەی زیادکردنی پشتگیریان پێویستە مەسەلەن ڕێککەوتن بکرێت چی لەگەڵ سونەکان ئەوانەی کە بۆ نمونە ئەوانیش نیگەرانیان هەیە کە ناوچەکانی ژێدەستی داعش کە ڕزگار کراوە بودجێ پێویستیان بۆ تەرخان نەکراوە لەسەر مەسەلەی نوێنەرانی پارێزگای بەسڕە پێ دوای هەمانگێکی باشە بێ دەتوانرێت وەکو فشارێکیش بەیەکەوە کار بکرێت بەڵێ بێگومان تەسیری هەیە بەڕاستی بەڵام ئەو پرۆژەیە کە هاتووتە پەرلەمانەوە مەگەر حکومت خۆی بتوانێت یعنی بگەڕێتەوە حکومت خۆی بتوانێت هەندێشتی گەورەی تیا بکە ئیلا لە هەندێشتی ئەگەر ئەو لژنەیە پێدوانێ من لیژنە دەسەڵاتی پێدرابێت کە گۆڕانکاری لیژنەی کە لە حکومەتەوە ئەوەی پەرلەمان داوای کردو پەرلەمان داوای کردووە ئەگەر ئەو لژنەی کە لە حکومەتەوە هاتووە لە وزارەتانەوە هاتووە
ئەگەرمان دەسەڵاتی ئەویان هەبێت کە بتوان هەندێشت زیاد بکەن ئەوە ئێمە پێی رازین یان بمێنێتەوە لە پەرلەمانە بەڵام تەحسیل حاصل ئیسقاط فەرزەمە ماوە تۆ لە پەرلەمانە تازە پێم وایە قەناعەتی من ئەگەر زیایش نەکرێت تازە لە پەرلەمانە ماوەتەوە وەکو باسم کرد کە کات مبڕی کاتیان خستە ئاراوە و لەلایەک تریشەوە وا هەستەکەی کە یعنی مراعاتێکی عادل عەبدولمەهدیە کرێ لایەنی هەندێک ئەطرافەوە بۆی هەر لە بدایەتە تووشی هین نەبێت کێشە نەبێت چکە عادل عەبدولمەهدی ئەوێت ئەو پرۆژە کۆنە بڕواتە ڕێوە بۆی خۆی لە هەندێشت ڕزگار بکە بەڕاستی جاگە تەنسیقە بێ بێگومان یعنی تەنسیقە بێ تەسیرەکە بێ فشارێک دروستە بێ قەناعەتم بۆ هەیە کە مەسەلەن بۆ نمونە لە بەسڕا زوڵمێک هەیە حتا لە هەرێمی کوردستانەش لە مەسلەی کێشەی پترۆدۆلارە مەسەلەن بۆ هەرێمی کوردستان دایانەناوە یعنی حتا لە ئەو قەرزی نێودەوڵەتی و نازانم یعنی کۆمەڵە شت هەیە کە کورد خۆی هەر بۆ خۆی ئیهمالی کردووە سنەیش تەمانم بە حکمی ئەو پارێزگاکانیان کە وێران بووە ئەوانش بازێکی زۆر گەورەدەن زۆر کەمیان بۆ دانراوە یعنی ئەگەر باش بشتە ناو هینەوە پرۆژە بجەوە ینی ئەو موازنەی عێراقی بۆ 2019 یعنی فەرقێکی زۆری تایە زوڵمێکی زۆر گەوریشی تایە لە بینی زۆر باشە بەس پێ دوایە خواستێک کێ لە نێوان لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە بۆی کە بودجێ مەزن پابندن بە یاسای بودجێ عێراق و چونکە لە ساڵانی ڕابردووش بینیمانە هەرچەندە لە ساڵی ڕابردوو کرا 12.7 خۆ ساڵانی پێشتر لە 17 و بەڵام ئەوان پێ و پابند نەبوون حکوومەتی عێراقیش جێبەجێ نەکرد ئەزانین چۆنە دەسەڵاتی ئێمە ئەم دەسەڵاتی کە لێرە حکومەکە کێشەی ئەساسیان مەسەلەی بودجە و ئەم حاڵەتانە نییە یعنی ئەوان بەنمونە یعنی بۆ پێش ئەو وەزع بۆ دەستکەوتی چەند وەزیرێکان وزارەتی سیادی و پەرلەمان و ئەمانە چەند وەفتیان ڕۆی چەند بەنهێنی ڕۆشتن چەند تەلەفۆنکاری هەبوو لە بینیانە بەڵام بۆ شتە ئەساسیانە بۆ مەسەلەی خاک کە مادەی سەوچی لە خۆتەزانی هەروە مەسەلەی خەڵک بە پلەی ئەساسی یعنی بۆ ئەم دنیای ئەمڕۆ کە مەسەلەی بودجەیە خۆ بودجەش هەر لە پێشوەخت تۆ توانی ئیشی تیا بکەیت توانی پێشوەخت فشار بکەیت قسە بکەیت حیوار بکەیت وەفدی باڵات بڕوا بۆ ئەوێ بەڵام عەجەبە وەفدی باڵات ڕۆیشتە سەر بۆ بودجە لە ناوی پارتیۆچێتیوە نەخێر بەڵام وەفدی باڵات ڕۆیشتووە بۆ دەستکەوتی پلۆ پۆستەکانی تر کە بەرەو چامانە ئەیبینین یعنی چی شەڕ و ململانەیەکە لە بینیانە بەڵام ئەو شەڕ و ململانەیە لە بینی پارتیۆچێتیە لەسەر بودجە هیچ شەڕێک بینیوە بکرێ نەتبینیوە وایانە بەڵام شەڕ لەسەر پۆست شەڕی گەورەیان کردووە بەڕاستی ئەو پۆستانە ئەگەر ژماریان دوان بێسییان بێت چی تەسیر لەسەر ژیانی کرێکارێکیان مامۆستایەکیان وەرزشکارێکیان وسادێکی جامعە یان بەشی دادگا و قەزا و ئەمانە یعنی خۆت باشە زانی ئەمان کێشە ئەساسەکە کە مەفروزە کە شەڕی لەسەر بکەن کێشەی خاک لەگەڵ مەسائلی بودجە مەسەلە ئەو خۆزانی بودجە تریژیان ئەم خەڵکە لێرە وایێتەوە ئێستا زۆر زار مەسەن بیری لەکەمە من خۆم ئەڵێم لە مادەی 140 یعنی بەس یەک قۆناغاتیە پەڕێ خۆتەزانی یەک قۆناغی جێبەجێ نەکراوە تا ئێستا چونکە ئەوایە مادەی 140 ئەوایە 140 جار لە علیجانی باڵا و فودی باڵا بڕۆشتایە بۆ لەبەر خاتری خاک خۆ شەڕی کول لەسەر خاک بۆ خۆ لە شەرچی بۆ تا ئێستا لە سەرانسەری دنیا یعنی تۆ حتا لە دەوڵەتێکی مۆدێرن نیشابیگیری لە دەورەی فیدراڵی هەمیشە ئەم کێشانە هەیە لە بین ئەم وڵات بۆ وڵات لە بینی مەرکەزە بە تایبەتی بۆ کورد زۆر چەندین قاتە بێتەوە وەکو باسم کرد بە 140 جار بڕۆشتانە لەسەر ئەم مادەیە بۆ ئێستای حاضر یعنی لەسەر مەسەلی بودجە کە پەیوەستە بە ژیانی خەڵکەوە و زۆر جار من ئەڵێم یعنی ئیسا خەڵک بۆچی ئیسا مەسەلەن مادەی 140 وا دەستمان کرد بە جێبەجێکردنی تۆ تەوەقوعەکەی ئیسا خەڵک لە سنوورەکانی مەسەلەن پارێزگای مووسڵ و کەرکووک و دیالەوە خەڵک بۆچی ئیسا دەنگ بداتە بۆی بگەڕێتەوە بەسەر کوردستان بگەڕێتەوە بۆی بنزین بەگرانی بکڕێ بگەڕێتەوە بۆی ڕوبع موچە وەرگرێ بگەڕێتەوە بۆی لە زستانە نەوتی نەبێ خەڵک سەر لەوە خۆی قەناعەتی بۆ نییە بگەڕێتەوە زۆر خەڵک حەزەکان لە کوردستانیشەوە بکەوێتە سەر ئەوێ موچەکەی بکەوێتە سەر ئەوێ تەعینەکەی بکەوێتە سەر ئەوێ یارمانە کارێکیان کردووە وایان کردووە خەڵ لە نیشتمانەکەی خۆی بێزارە لە خاکی خۆی بێزارە ئێستا خواستێک دەبینی بۆەوەی مەسەلەن هەر بەرپرسانێرێن بەسەر بەخۆ نەود و فرۆشن پێ دوایە لەوە زیاتر وەکو بەرژەوەی تایبەتی داهاتی باشترین دەست دەکەوێنەوەکۆکە لە عێراقەوە بەڵێ ئێستاش لە ئەوان کە مەسەلەن لەوەچێ لە هین بترسن لە محکەمەی اتحادیە عولیا بترسن چونکە دانیشتنی هەیە لەسەر خۆ دەزانی خۆی بەپێی مادەی 111 دەستوری عێراقی ئەوە نەوت مولکی هەموو هینەکانە هەموو عێراقیەکانە تر بە لە هەموو محافظەکان و لە هەموو ئەقالیمەکانە هیچ جیاوازی فەرقێکی نییە لە مادەکانی تر لە دوای ئەوە 12 و 13 دێت دووبارە باسی ئەوە کە ئێستا دەولەی اتحادی حەقی ئەوەی هەیە لەو هینانە لەو حقوقلانەی کە ئێستا دەرەچێت دوای لە مادەیەکی تر شاڵێکە
بۆ دانانی سیاسەتی نێوتی پێکەوە مشترک بوونەمانە بەڵام یەک مادە نییە تۆ بتوانی يعني بتواني بڵێ لا اجتهاد في النص هەر هەمویانە لە ساڵحی هینایە دەولەی اتحادیایە ئەمان ئێستاش بە خەیاڵی ئەوە کە خۆیان هەر نەوتەکەی بکەن بۆی هەوڵەدەن ژێربەجێنی تەنسیقی بکەن و ئەگەر نیەنە ژێربار یعنی ژێرباری ئەوەی کە تەسلیمی سۆمۆی کەن پێم وایە لەبێرە هەموو نەوتەکە 250,000 بەرمیلە تەسلیمی سۆمۆ بەڵام ئەمان حەزەکەن هەر خوان ئیشەکە بکەن خوان لێ بکەن لە تورکیا تەسلیمیکەنەوە بۆ ئەی دەستکەوتی شتیان هەبێ ئەگەر بۆیان بڕواتە سەر ئەو هەر خوانێکن ینی بەڕاستی یانێت تەنسیقن ئیسەلی لەیشکردنان ئەمە لەبەر بەرژەوەندی لەبەر بەرژەوەندی خوانە ئەمان بەرژەوەندی باڵاینەتەوە و نیشتمان شتێکی هامشیە بۆ باسەکەی سەرنجی خەڵکە ڕابکێشن بۆی بە قەناعەتی خۆم ئەمە لە هەوڵدان و پێم وایە ساڵن پێم وایە کوردستان لە توانای 400,000 بەرمیلیشی ئێستا بەڵام ئەوە لەو هەوڵان بەڵام ترسێکیانەیە لە محکەمەی اتحادیە عولیا خۆی زانێ وایە 6 مانگ لەسەر ئەو بابەتە بڕیاری دەربکردایە و ئەوش تەجیلی کردووە چاوەڕانی نیەتی ئەمانە تا ئێستا. سوپاس دەکەم کاک زانەگە بگەرم وڵای بەرز سەبارەت بەوەی کە پێ دوایە کێشەی بودجێ هەرێم تەناوەیە کە ڕێژەکەمان بکرێ بە لە سەدا 13 نازانم لە سەدا 17 یاخود کێشەکە لە جێبەجێکردنی یاساکەشدایە خۆتان دەزان کە بەڕێستان ئەو کاتێک کە پەرلەمانتار بوون بۆ نمونە لە 2016 2017 لە یاسای بودجێەوە لە سەدا 17تان چەسپاند بەڵام جێبەجێ نەکرایانی کێشە لە جێبەجێکردنەکەشیە ئێستش پێ دوایە خواستێکەیە بۆی کە لەگەڵ عێراق ڕێک بکەوێت لەلایەن هەرێمەوە؟ بەڵێ بێگومان کێشەیەکی گرنگە لە جێبەجێکردنی یاسای بودجە چونکە ئەو بەشەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستان هەیە مەرزدار کراوە مەرزەکەش ئەوەیە ئەگەر هاتو هەرێم پابەند بێ بە ناردنەدەرەوەی نەوت تا ڕێگای کۆمپانیای سۆمۆ و ئیلتیزاماتی خۆی جێبەجێ بکە ئەو بەشە بودجێ جێبەجێ دەکرێت کەواتە ئەگەر هەرێمی کوردستان وەکو ساڵی ڕابردوو درێژە بە سیاسەتی خۆی بدا و ئامادە نەبێت مامەڵە لەگەڵ سۆمۆ بکە بەو شوێ کە لە یاساکەدا هاتووە ئەبڕژێ هەرچەند زۆر بێت هیچ ئیسفادەی نییە بۆ هەرێمی کوردستان لە کۆتاییدا تەنها ئەم چەند ملیارە ئەم 300 ملیارێک کە ئێستا دەنێردرێ ماگانە بۆ بەناوی یارمەتیدانی فەرمانبەران هەر ئەوە دێت و زیاتری نانێرن بۆیە جێبەجێکردنی یاسای بودجە بەنسبەت هەرێمی کوردستان تا ئەندازەشی زۆرەوە بەستراوەتەوە بە پابەندی هەرێم ئەمە شتێکی نادەستوریە ئێمە کاتی خۆی ڕخنەمان لێگرت و سکاڵاشمان کرد لە محکەمەی اتحادی و چەندین بەڵگەشمان هیناوە پێشکە بودجە پەیوەندی بە کێشەی نێوان دوو حکومەت نییە نابێ بودجەی هەرێمێک بودجەی چەند پارێزگایەک ڕابژیرێ لەبەر ئەوەی کە ئیدارەی محەلیان حکومەتێکی محەلی پابەندیە بەرامبەر بە حکومەتەشی مەرکەزی چونکە مۆزەف تاوانی چییە و پرۆژەکان بۆ ڕابژیرێن و مؤسساتەکانی ئەو دەوڵەتە لەم شوێنە چۆن دەوێت پەچیان بکەوێ ئەسڵی دانانی مەرجەکە مەرجەشینا دەستوری لە ڕاستیدا چونکە نابێ بودجە بە هیچ بیانوێک ڕابژیرێ ئەمە حکومەتی ناوەندیە حکومەتی ناوەندی ئەتوانێت چەندین ڕێگایتر بگرێتە بەر بۆ پابەندکردنی حکومەتێکی هەرێمیان حکومەتێکی محافظەکان بۆی پابەند بێ بە یاسا و بە دەستور بەڵام بۆی نییە پەنا با بۆ بودجە کە قوتی خەڵکە بە مەرج بیدات بە هەرێمی کوردستان یان نەیدات هەرێمی کوردستان بۆیە ئەمە مامەڵەشی ناڕەوایە لەگەر خەڵکی هەرێمی کوردستان دەکرێت پێویستە ئەندامانی پەرلەمانی کوردەکان کار لۆ ئەوە بکەن لەسەر ئەوە بکەن کە ئەو مەرجە هەڵبژیرێ با حکومەتی اتحادی بۆ خۆی ڕێو شوێنی تر بگرێتە بەر بۆ مامەڵەکردن لەگە بە پرسانی هەرێمی کوردستان و سزادانیان و یان تونکردنی ڕێو شوێنەکان لەسەریان نابێ بودجە بکرێتە کارتێکی سیاسی بەرامبەر بە هەرێمی کوردستان یان بەرامبەر هەر پارێزگایشتر بەکاربێنرێ بەڕێز دەوەندەی کە تێگەشتبنیانی ئەو کاتێک کە ئێوەش ئەزمونێکتانەیە لە پەرلەمانی عێراقا هەوکاری ئەوەی کە بەرپرسانی هەرێمە رووسیانە نەوت بەسەر بەخۆ بفرۆشن لەبەر بەرژەوەندی خەڵک بۆ یاخودەوە کارەکەیەوە بووە کە وەکو بەرژەوەندی تایبەتی بۆ نمونە داهاتی زیاتریان دەستکەوتووە پارەی زیاتریان بۆ خۆیان دەستکەوتووە ئەوەندەی ئێمە چاودێری دەکەین و هەستمان پێ کردووە هیچ بەرژەوەندێکی گشتی لەوەدا نابینین بە بەڵگەی ئەوەیە کە کاتێ نرخی نەوت دابەزی بۆ $25 لەگەڵ ئەمڕۆ کە درخەکەی گەیشتۆتە دەوری $60 کاردانەوەشی ئەوتۆی لەسەر بودجە و ژیانی خەڵکی هەرێمی کوردستان نەبووە موسەکان وەکو زاران پاشەکەوتی لێ دەژیرێتەوە و سیستەمی پاشەکەوتی موسەی زاڵمانە تا ئێستا کۆتایی پێ نهاتووە
بەڵام لە ڕاستیدا کۆمەڵێک کەساتی و کۆمەڵێک بەرپرس و کۆمەڵێک باند ئەمانە سوودمەندی سەرچین لە مامەڵەکردن بە نەوت هەر سعاتێک ئەم ڕێکەوتنە لەگەر بەغدا دوابکەوێ لە قازانجی کۆمەڵە خەڵکێکە کۆمەڵە کەسێکە کۆمەڵە حیزبێکە دوو حیزبە لە ڕاستیدا هیچ بەرژەوەندێکی گشتی پەچی لەسەر ئەو ڕێکەوتنە نەکەوتووە بەڵکو ئەم دەتوانم بڵێم بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستان لەوەدایە کە ڕێککەوتن هەبێ لە نێوان حکوومەت هەرێم حکوومەتی بەغدا لەسەر نەوت چیتر بەم شێوەیە مامەڵە بانەوتی هەرێمی کوردستان نەکرێ. بەڵێ بەس پێ دوایە ئەم جارە خواستێکێ بۆ ڕێکەوتن یاخودەوەی کە میوانەکەشمان لە سلێمانی ئاماژەی پێکرد کە دادگای فیدرالی وا بڕیار بوو کە 6 مانگە کۆبێت هەندێک زانیاری باسییان لە 11 مانگە دەکرد لەسەر مەسلەی دۆسی نێوت هەرێمەکایە هەرێم بەرداوام بێ لە فرۆشتنەوت یاسایی یاخود نایاساییە پێ دوای ئەمە کاریگەری دەبێت لەسەر ڕێکەوتن لەسەر بەغداد یاخود دادگای فیدرالی پێ دوای بەم زوانە بڕیارێک لەو بارەیە بدات؟ دادگای فدرالیەوە چەند جارێک ئەم کەیسە دوا دەخات چونکە دادگای فدرالی دەزانێت ئەم بابەتە بابەتێکی سیاسیشە چاوەڕوانی ئەوەیە کە حکوومەتی نوێی بەغدا تشکیل بکرێت و بزانێت ئەو حکوومەتی نوێی بەغدا چۆن مامەڵە لەگەر حکوومەت هەرێمی کوردستان دەکات و ڕەنگە چاوەڕوانی ئەوەش بن کە حکوومەتی نوێی هەرێمی کوردستانیش بزانین چۆن مامەڵە لەگە بەغدا دەکات ئایا دەرفەتێکیان پێدا بۆی لەسەر ئەم کەیسە بگەنە زۆرێک لە ڕێکەوتن و ئەو ڕێکەوتنە بخرێتە قالبێکی یاسایی و بڕیارێک لە دادگای ئیتیحاد دەبچێت گونجاو بێ لەگەر ئەم ڕێکەوتنە کەواتە کەیسەکە پێچێت زیاتریش دوا بخرێ. هەرێمی کوردستان تا ئێستا ڕاینەگەیاندووە کە پابەند دەبێت بە هەناردەکرینەوت بەم شێوەیە کە حکوومەتی ناوەندی دەیەوێ حکوومەتی ناوەندیش تا ئێستا فشارێکی زۆر ناخاتە سەر هەرێمی کوردستان بۆ پابەندبوون پێوە سەرەتا حەیدەر ئەبادی کۆمەڵی فشاری زۆر توندی بەکارهێنا بەڵام لە سەروبەندی هەڵبژاردنەکاندا ئەم فشارانە ڕاوەستان کۆتاییان پێهات ئێستاش فشارێکی ئەوتۆ لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان نییە نازانین لە داهاتووشدا ئایا حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی نەرمی دەنوێنێ بەرامبەر بە کوردیان فشارەکانی زیاتر دەکات بۆ پابەندی کورد بە قانون و بە دەستور. بەڵێ ماوەسمەوەی کە پێ دوایە دادگای فیدرالی ئەگەر دانیشتەکەشی دوا خراپی چووکاندێک زانیاری باز دەوەکەن کە ڕەنگە بڕیارەکەشی دای بەڵام ئاشکرا نەکرێت پێ دوایە بەکام دیوێدا بەو دوێدا کە هەرێمی فرۆشتنی نێوت هەرێمی یاسایی یاخود نایاسایی ینی چی چاوەڕوانێک لە دادگای فیدرالی دەکرێت ئەمە دەبێتە بە فشارێکیش بۆ ڕێکەوتن لەسەر بەغدا لەسەر مەسەلەی بوجە؟ طبعا دادگای فیدرالی بڕیارەکان یەکلاکەرەوە ناوە کۆتایی نا بڕیارەکانشی زۆر مەترسیدار و گرنگن بەڵام بە ئەزمموی ساڵانی ڕابردوو دادگای فیدرالی لەو زۆرە کەیسانە هەوڵ ئەدا بڕیارەشی هاو سەنگ بدات بڕیارێک بێت کە لە بەرژەوەندی هەردوو لا بێت سوودی هەردوو لای تێدا بێ من زانیاریم نییە کە کۆتای پێهاتۆ بڕیارێکی نهێنیش ئامادەکرابێ بەڵام بە مەزەندا من پێم وایە ئەوان چاوەڕوانیەوە نەکە حکوومەتی نوێی هەرێم و حکوومەتی نوێی بەغدا بگەنە زۆرێک لە ڕێکەوتن بۆی پاشان بڕیارەکەیان بۆ دەربکە. بەڵێ سوپاس دەکەین کاریزانەکە محمود کاتمەکەمەوە سەبار بێت تا چەندێک گرینگە هەرێمی کوردستان کۆتایی بەم زوڵمە بێنێ بەناوی پاشەکە و چێەوەی کە لە ناو خۆچی لەگەڵەوەی کە لەگەڵ عێرا چارەسەری بکات ینی کۆتایی بەم زوڵمە بێنێکە لە فەرمانبەران کراوە. بەڵێ بەڕاستی زۆر زۆر گرنگە چکە بەتایبەتی ئێستا خۆتەزانی کیسەکەی بەغایش هەلای کووردە کیسەکەی ئێرێش هەلای کووردە وایە هەردووکیان وەزیری دارایی هەردووکیان وەزیری دارایی هەردووکیان لە پێمە لە پارتین بۆی ئەم کیسێ لای خۆیانە ئەوە عەندەولەی فیدرالیش کیسەکە هەر لای کووردە و لێرەش هەلای هیچ مبەڕێک نەماوە بەڕاستی و برای بەڕێزم کاکزانای ئیشارەتی پێکرد ئەو کاتێک کە نەوت موچەکان وا لەکرێ بێتبارتیان قەرزاری نەوت ساری نەوت دابەزیوە خۆتەزانی ئێستا 4 قات بۆتەوە و چەند ساڵ شەوایە و مەسەلەکە ئەوە نیە ینی پەیوەندی بە ئاشتێورامی قسەیەکی زۆر باشی کرد بەڕاستی قسەیەکی زۆر جوان و ڕاستی کردوتی ساری نەوت بگاتە نازانم چەند دۆلاریش ئەم بەزمە هەر بەردەوامە دیارە و باشتری لە ێزانی لە خەڵکی ترچکە و ناو بابەتەکانایە وی بەڕاستی حەقی خۆیەتی تر لەمە دووە خەڵکیش قبولی نەکا و ئەمانیش هیچ مبڕێکیان بەدەستۆ نەماوە خوانەوەتە لە عێراقا مەسا وەزارەتی داراییان بەدەستۆ لێرەش وەزارەتی داراییان بەدەستۆیە بۆیە ئەوان کاتی خۆی من بۆیە ئەڵێم ئەساسم مەوزوعەکە پارەکە نییە پارە هەیە بەڵام نیەتەکە نییە مەسەڵەن بۆ کاتی خۆی وتیانە خۆمان نەوت بفرۆشینەوە
لە وەزعەکە وای لەکەینەوە کورسانەکەینە دوبەی و قەتار و باسی ئیمارات و زۆرشتیانە کرد باسی تەجاوزی ئەوەی هینیان کرد قەزافیشان کرد کە هەموو لە وارداتی نەوت هەموو ماڵێ ماگانە بێ ئەوە نەی بدەینێ باسی تەنانەت باسی ئەوانەیشان کرد کە داعیشیش هات خۆ دەزانی لە 2014 ئەوان بیرەکانی هاڤانەوە بای حەسەنیشان ئەمان بارزی خۆیان فرۆش تەبان و کاتوتیانەمە واکەینە کەوتیان نەوت سەر بەخۆ فرۆشین دەستیان کردە ڕۆبع موچە بای حەسەن و هاڤانەیش هات بەسەرە خۆ دەزانی چ خێر و بەرەکەتێک بوو بۆ سەرانی پارتی وێچێتی بۆ هەموو پارتی وێچێتیش نییە خۆ دەزانی یعنی ئەوە بۆ میلەت هەر باسی مەکەم یعنی ئەو هەموو شتێش هات هەر بەردەوام بوون لە ڕۆبە موچە و تا ئێستاش هەر بەردەوام بن لەسەر مەسەلە بۆیە مەوزوع ئەوە نییە پاریان نەبێ ئەمان مەوزوع ئەمانە مەشاریعی زۆر گەوریان هەیە خۆیان پارتی وێچێتی دوو حزبی زۆر سەیرن نە پێکەوەیان کرێ نە بە بەیەکیشیان کرێ لەبەر ئەوەی مەسلحەتی زۆر گەوریان هەیە مەسلحەتی باسشم کردووە پێشتر مەسلحەتی ئەموال منقولیان نییە ئەموال غیر منقولیان هەیە لە سلێمانی نەقڵ ناکرێ بۆ لە هەولێر شۆ نەقڵ ناکرێ بۆیە لە ئەوروپاش مەشاریعی گەوران هەیە لە ئاسی عێراقیش مەشاریع بۆیە ناتوانن لە یەکی جابنەوە ئەوەی کە خاسری ئەوەل و ئەخیر بێ ملت و خەڵکی فەقیر و هەژارە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان محمود شێخ وهاب شارەزا لە کاروباری عێراق لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان بووی هەروەها زانا ڕۆستای ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ